جارێکی دیکە نرخی سوتەمەنی لە ناویشیاندا بنزین بەرز بوویەوە و لە شەرمی هەڵبژاردن نەبێت ئێستا بۆ هەر لیترێک 1000 دیناری تێپەڕاندەبوو. بەپێی زانیاریەکانی پەیامیش دوای هەڵبژاردن نرخی بنزین زیاتر بەرز دەکەنەوە. ئەو بنزینەشی وەزیری سامانە سروشتیەکانی هەرێم مانگێک لە کەناڵەکانی نزیک لە پارتی بانگەشەی بۆ کرد و وتی بە 5 خولەک لەسەر نان خواردن لە عێراقی وەرگرتووە، بەرگەی 2 هەفتەی نەگرت و ئێستا لە هیچ کام لە بەنزیخانەکانیش نەماوە. ئەندامێکی پێشووی پەرلەمانی عێراق دەڵێت ئەوان ئەو بنزینان لە عێراق وەرگرت و وەزیرەکەی پارتی کردیە دەستکەوت بۆ خۆی و حیزبەکەی، کەچی ئێستا تەنها لەبەر ئەوەی قازانجی بازرگانەکانی تێدا نییە ڕایان گرتووە. هەرێمی کوردستان ئەیتوانی دەعمی کۆمەڵێک پاڵاوگە بکە کە ئەو پاڵاوگانە توانە و ئیسیعابیان لەوەی کە ئێستا هەیە زیاتر بکرێ بۆ ئەوەی چیتر ئەو پارەیە نەچێتە دەرەوە، چونکە ئەمە لە هەندێک وڵاتە کە لە ئەساس وڵاتێکی نەوتی نین توانیوانە پاڵاوگەی زۆر زەبەلاح دروستکەن و لە ئێستا تا بیفرۆشنەوە بە ئێمەوە. ئەمە ئەوە گەنێک کە هەرێمی کوردستان لە خەمی هاوڵاتیان نییە، لە خەمی باخەڵی هاوڵاتیان نییە، هەمیشە لە خەمی ئەوایە چۆن بازرگانی بکات، چونکە زۆربەی ئەو بازرگانی بە بنزین وەکرێ بەرپرسانی هەرێمی کوردستانی لە پشتە بە تایبەتی ئەو دوو حیزب باڵا دەستەکە. بۆیە لە ئێستادا کە نەیانتوانی داکۆکی بکەن لەو بنزینەی کە کاتی خۆی ئێمە هاوڕەکانمان لە بەغدا کە لە 29 کتابێکمان ئاڕاستەی حکوومەتی اتحادی وەزارەتی نەوتی اتحادی کرد کە موافقەتیان لەسەر بنزینەکە کرد، دوجار کردیان بە دەستکەوتی خۆیان کە کتابەکەی ئێستش هامیشەکەی وەزیری نەوتی لەسەرەکە ئێمە بۆمان کردووە، تەکلیفیان لە وەزیر کرد بوو کە ئەو کتابە نەنێرێتە دەرەوە کە وەزیر بە خۆهەڵنانێکەوە و بە 5 دقە لە چاخواردنیە کە کێشەی بنزینم حەل کرد، فەرمەوە کێشەی بنزین دروست بووەتەوە با لە نان خواردنیەکە بتوانێت حەلی بکە. وازستان هاتوو نرخی نەوت بەم پاییزە هەر بەرمیلێک 150,000 دینارە. نرخی غازیش بە هەمان شێوە بەرزە. هاوڵاتیان پرسیار دەکەن لە وڵاتێکدا ژێر زەویەکەی پڕێتی لە گاز و نەوت و بنزین و غاز بۆچی دەبێت نرخەکەی لە نرخی وڵاتێک بەرزتر بێت کە هیچی نییە. ئەوە یەک پێناسەی بۆ دەمێنێتەوە، ئەویش ئەوەیە دەسەڵاتێکی گەندەڵ حکومڕانی وڵات دەکات و جگە لە خۆیان و بنەماڵە و دەوروبەری خۆیان بیر لە هیچ کەسی دیکە ناکەنەوە. بۆ ماوەی مانگێک ڕیکلامی بۆ کراوە نزیکەی 13 ڕۆژێک 14 ڕۆژێک بەردەوام بۆ هاتنی و بنزینەوە کاریگەریکی و تۆشی نەبوو لەسەر بازارەوە، ئێستا بڕاوە لە 28 مانگی ڕەبەنزینە ڕاگیراوە و کارێکەشەوە کە حکوومەتی عێراقی پێداویستی ناوچەکانی خۆی پێپڕەکاتەوە. ئێمە کاتی خۆشی باسیەوەمان کە ئەم گرفتە چارەسەر ئەم بابەتە چارەسەری نرخی سوتەمەنی ناکات لە هەرێمی کوردستان. بۆ چارەسەرکردنی نرخی سوتەمەنی پێویستە بۆ لە ناوخۆ چارەسەرێکی نەوتی خاو بدرێ بە پاڵاوگەکان و هەروەها ئەگەر نەوتی خاش نادرێ بە پاڵاوگەکان بەڵکو سوتەمەنی و بنزین ئازاد بکرێەوە، قۆڕخکاری و ئەو بابەتانی لەسەر هێنانی سوتەمەنی بازرگانی نەهێڵرێ. بەڵام بەداخۆ تا ئێستا حکوومەت ئەو پلانەی نییە، وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ خۆی ئەو پلانەی نییە کە نرخی سوتەمەنی بە شێوازێک دابەزێنێ یاخود جێگیری کاکە ئیتر بەرزونزم نکات و ئەگەر هەنگاوی پێویست نەنێ لەو بارەوە بەڵێ بەدڵنیایەوە نرخی سوتەمەنی بەرزترە بێتەوە، چونکو هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی بوون و زیادی ژەبن ڕۆژانە. چەندی ساڵە هاوڵاتیان بوونەتە کوشتەی دەستی دەسەڵاتێکی شکست خواردوو، بێزار نەبوون لە بەڵێندان و قسەی باق و بریق، دەیان و سەدان قەیرانیان بە ملی هاوڵاتیان دادا و هیچ کات نەبووە کێشەیەک چارەسەر بکەن کێشەیەکی دیکەیان دروست نەکردبێت. بڕینی موچە، پاشەکەوت، قەیرانی دارایی، ڕاگررتنی پرۆژە و دامەزراندن و هەلی کار و نانبڕین، نیوە موچە و دواکەوتنی موچە، گرانبوونی سوتەمەنی و چەندین کێشەی دیکەیان بۆ خەڵک دروست کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.